ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئابڕێیانی هاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. 11هەمین ڕۆژی شەڕی کۆماری ئیسلامی و ئیسرائیل و وێرانی ژێرخانەکانی ئێران. بڵاوکردنی شەونامە و تراکت لەلایەن ئازادیخوازانی تاران. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن حکوومەت. بێکاری کرێکاران بەهۆی داخرانی 5 کارگەی کورەخانەکانی خشتبڕی سارۆخامیش لە بۆکان. دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی لە 3 شاری کوردستان. خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی ناتۆ لە لاهەی هۆلاند و پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئەمریکا دژ بە دۆناڵد ترامپ. یازدەهەمین ڕۆژی شەڕی کۆماری ئیسلامی و ئیسرائیل و وێرانی ژێرخانەکانی ئێران. ڕۆژی یەکشەمە یەکی پوشپەڕ ئارتەشی ئیسرائیل بەدەیان فڕۆکەی جەنگی هێرشیان کردە سەر بنکەکانی سوپای پاسداران لە چەند شاری ئێران و بۆ هۆیەوە چەندین کەس کوژرا و بریندار بوون. بە پێی یاریەکان 3 کەس لە هێرش بۆ سەر پادگانی سوپا لە زەنجان کوژراون و لە یەست 9 ئەندامی سوپا کوژراون و چەندین کەسی دیکە بریندار بوون. هاوکات بنکە ڕاداریەکانی ڕژیم لە خۆڕەماوا کراوەتە ئامانجوو. بنکەی موشەکی و پابادیەکانی سوپا لە شارەکانی کرماشان، مەریوان، هەرسین، شارۆت، کەرەج، باکووری تاران، بێستون، خۆڕەمشار، شیراز، سنە، پیرانشار، مەهاباد، بۆکان و ئیسفەهان بە چڕی بۆردومان کراوە. بە پێی راپۆرتی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ 3 ئەندامی سوپا لە هێرشی پابادی ئیسرائیل بۆ سەر ئامبوڵانسێک لە نەجەفاوە کوژراون. بڵاوکردنی شەونامە و تراکت لەلایەن ئازادیخوازانی تاران. ڕۆژی یەکشەمەیەکی پوشپەڕ ئازادیخوازانی تاران دەستیان کرد بە بڵاوکردنەوەی تراکت و شەونامە لە نێو خەڵکی ئەو شارە و خوازیاری سەرهەڵدانی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ تەنانەت سەربازەکانی ڕژیمیش کە لەسەر شەقامەکان ڕاوەستاون تراکتەکانیان وەرگرتووە و کاردانەوەی خراپیان لە بەرامبەرە و چالاکیەدا نیشان نەداوە. هاو نیشتمانیان دەڵێن کە ڕژیم لە دوای هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا لە لاواسترین پێگەی خۆیدایە و ناڕەزایەتی لە نێوێزەکانی ڕژیمیش ئێستا سەری هێڵداوە. خەڵکانێک کە بەدەست سیاسەتە هەڵەکانی ڕژیم وەزاڵە هاتوون و نیگەرانی داهاتووی خۆیانن و بنەماڵەکانیان ئێستا چاوەڕوانی هەڵمەتی خەڵکی ئازادیخوازی ئێران بۆ کۆتایی هێنانن بەو ڕژیمە جەنایەتکارە. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن حکوومەتەوە. بە وتەی هاو نیشتمانیان هێزەکانی حکوومەت لە زۆربەی شەقام و کۆڵانی شارەکانی کوردستاندا بڵاویان پێکراوە و کەشێکی پڕ لە ترس و دڵە ڕاوکیان بەسەر جەماوەردا سەپاندووە. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بە دوای هێرشە بەرینەکانی شەوی یەکشەمە ئیسرائیل بۆ سەر شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو شوێنێکیان میلیتاریزە کردووە و ماشێن و مۆبایلی خەڵکیش دەپشکنن. سەپاندنی کەش و هەوای ترس بەسەر خەڵک لە حاڵێکدایە کە هاو نیشتمانیان لە ئینتەرنێت بێبەشن و نان و پێداویستیەکانی ژیان بەردەست ناکەوێت. بێکاری کرێکاران بەهۆی داخرانی 5 کارگەی کورەخانەکانی خشتبڕی سارۆقامیش لە بۆکان. بە پێی هەواڵی گەیشتوو 5 کارگە لە کارگەکانی کورەخانەکانی خشتبڕی سارۆقامیشی بۆکان بەهۆی هێرشەکانی ئیسرائیل و خراپی دۆخی ئابووری داخراون و دەیان کرێکار بێکار کراون. دۆخی ئاڵۆزی ئابووری و نەبوونی هیوا بە داهاتوویەکی دیار خاوەنکارانی ناچار بە داخستنی کارگەکان کردووە و لە ئاکامی و بارودۆخەدا سەدان کرێکار بێکار کراون. بێکاری کرێکاران لە حاڵێکدایە کە ئەوان ناناوەری بنەماڵەکانیان بوون و ئێستا نازانن ڕوو لەکوێ بکەن. دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی لە 3 شاری کوردستان. ڕۆژی یەکشەمەیەکی پوشپەڕ بریندارێکی شۆڕشی ژینا لە پیرانشار و 5 شارۆمەندی خەڵکی شنۆ و مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان بریندارێکی شۆڕشی ژینا لە پیرانشار بە ناوی سادق مەحمود نژاد لە هێرشی هێزەکانی تڵاتی سوپا بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. هەروەها 2 برای خەڵکی شنۆ بە ناوەکانی ئیدریس و کامران ڕەسوڵی هاوڕێ لەگەڵ 3 هاوڵاتی دیکەی خەڵکی مەهاباد بە ناوەکانی سەعدون غەزاڵی، خالد بەکری و محەممەد بەکری لەلانی دارەی تڵاتەوە بەبێ بەڵگەی قەزای ڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارە نووسیان لە بەردەستانیە. سووتانی دارستانەکانی دۆڵی ئەرخەوان لە ئیلام.
بە پێوە دیمەنانەی لە تەڕۆ کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دارستانەکانی دۆڵی ئەرخەوانی ئیلام ئاگری گرتووە و هەوڵی ژینگە دۆستان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە تا بێستای جاکامێکی نەبووە. بە وتەی چالەکانی مەدەنی ئیلام ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی دۆڵی ئەرخەوان کە ناوچەیەکی گەشتیاری ئاگری گرتووە و بەدەستی بەتاڵ نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. ژینگە دۆستانی ئیلام داوایان لە خەڵکی ناوچەکانی دەوروبەر کردووە بچن بەهانایانەوە و یارمەتیان بدەن. نیگەرانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئیعدامی بەندکراوان لە ئێران. ڕۆژی یەکشەممە یەکی پوشپەڕ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی بە کۆمەڵی تۆمەتباران بە سیخوڕی بۆ ئیسرائیل لەلایەن کۆماری ئیسلامیەوە هۆشداریان داوە. لە بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داهاتووە کە بە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی هێزە ئەمنیەتیەکانی وڵاتە دەستیان داوەتە ڕۆژبەگیری هاوڵاتیان و سەدان کەسیان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئیسرائیل دەست بەسەر کردووە. نەبوونی دادڕەسی دادپەروەرانە و دەستڕانەگەیشتن بە پارێزەر دۆخی بەندکراوانی خەیراناوی کردووە و دەست بەسەرکراوان لەگەڵ ئاشکەنجەی سەخت بێسەر و شوێنکرانی زۆرەملێ و پەتی سێدارە ڕووبەڕووبوونەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کەس بەناوەکانی ئیسماعیل فکری و مەجید موسەیبی بە هەمان تۆمەت ئیعدام کراون و ئێستا یانی سەدان بەندکراوی دیکەش لە مەترسی جدیدا. خۆپێشاندانی هەزاران کەسی دژبەرانی ناتۆ لە لاهەی هۆلەند. ڕۆژی یەکشەممە هەزاران دژبەری ڕێکخراوی ئاتلانتیکی شومالی بە ناوی ناتۆ لە شاری لاهەی هۆلەند کۆبوونەتەوە و ناڕەزایەتی خۆیان لەگەڵ شەڕخوازیەکانی ئەو دامەزراوەیە نیشانداوە. بە پێی زانیاریەکان زیاتر لە 5,000 کەس دژ بە کۆبوونەوەی ئەندامانی ناتۆ کە بە دانوستانی جەنگی ناویان بردووە لە شاری لاهە کۆبوونەتەوە و خوازیاری کۆتاییهێنان بە شەڕ و مسۆگەرکردنی ئاشتی و دادپەروەری بوون. لەو چالاکیەدا ئێرانیانی ئازادی خوازیش بەشدار بوون و بە بەدەستەوەگرتنی پلاکار ببورن دروشمی لە فەلەستینەوە تا ئێران ژیان ئازادیان بەرز کردەوە و خوازیاری کۆتاییهێنان بە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلیش بۆ سەر ئێران. پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە وڵاتی ئەمریکا دژ بە دۆناڵد ترامپ سەرۆکۆمارە. هەزاران شارۆمەندی ئەمریکایی ڕۆژی یەکشەممە یەکی پوشپەڕ دژ بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ ڕۆژانە سەر شەقامەکانی چەند شاریە وڵاتە و خوازیاری کۆتاییهێنان بە شەڕ بوون. شارۆمەندانی ئەمریکایی بە بەدەستەوەگرتنی ئاڵای ئێران و فەلەستین دژ بە دۆناڵد ترامپ و نێتانیاهۆ دروشمیان بەرز کردوتەوە و خوازیاری کۆتاییهێنان بە شەڕ لە ئێران و غەزە بوون. ناڕازیان ڕایانگەاندووە کە دۆناڵد ترامپ دۆخی نالەباری ئەمریکا بۆ دەرەوەی وڵات دەگوازێتەوە و بە هێرشکردنە سەر ئێران سەرپۆش لەسەر کێشەکانی لە ناوخۆی ئەمریکادا دەنێت. کۆبوونەوەی شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان دژ بە هێرشەکانی ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە کۆبوونەوەی ئەندامانی شۆڕای ئەمنیەتی سەر بە نەتەوە یەکگرتووەکان بەڕێوە چووە زۆربەی وڵاتانی جیهان هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلیان بۆ سەر ئێران مەحکوم کرد و خوازیاری گەڕانەوەی کۆماری ئیسلامیش بۆ سەر مێزی دانوستان بوون. ئانتۆنیۆ گۆترێش سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاندووە ئەو دامەزراوە ئامادەی پشتیوانیکردن لە هەر هەوڵێکی مرۆڤ دۆستانە بۆ کۆتاییهێنان بە شەڕی ئێران و ئیسرائیلە. ناوبراو هەروەها وتی کە بردومانی سایتە ئاتۆمیەکانی ئێران لەلایەن ئامریکاوە وەرچەرخانێکی مەترسیدارە کە پێشتر تووشی خەیران بووە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەحەموڵی شەڕێکی دیکەی نییە و ئەبێ هێرش بۆ سەر سایتە ئاتۆمیەکان کە گیانی ملیۆنان کەس دەخاتە مەترسیەوە ڕابیگیرێت. گۆتێرێش بۆ گەیاندنی هەردوو لە باڕێکارێکی ئاشتی خوازانە ئامادەی دەربڕی و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان و گەڕانەوەی کۆماری ئیسلامی بۆ سەرمێزی دانوستان و چاوەدێریکردنی سایتە ئاتۆمیەکان لەلایەن ئاژانسەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 50 کەس لە هێرشی خۆکوژی لە سووریا. ڕۆژی یەکشەممە هێرشێکی خۆکوژی کرایە سەر کەلیسایەک لە شاری دمەشق لە سووریاوە بەو هۆیەوە نزیک بە 50 کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا هێرشبەرێکی ئینتحاری خۆی لە نێو کەلیسای مارێلیاس تەقاندوێتەوە و لە ئەنجامی و هێرشەدا زیاتر لە 50 کەس گیانیان لەدەستداوە و بریندار بوون. بە وتەی بەرپرسانی حکوومەتی نوێی سووریا دۆخی تەندروستیان دێک لە بریندارەکان ناجێگیرە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بەرزتر بێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.